ئەمڕۆ ڕۆژێکی خۆش بوو بۆ موچەخۆران، موچەی مانگی دەدا بەشکرا، بەڵام بێکێشەش نەبوو. لە هەندێک شوێن موچەخۆران نەیانتوانیوە موچەکانیان وەرگرن و هەر بابەتی موچە بازاڕی تا ڕادەیەکی باش بژاندۆتەوە. لە گەشتی هەواڵەکانی ئەمڕۆدا باسی وردەکاری دابشکردنی موچە و کێشانە کە ڕوبەڕووی موچەخۆران بۆتەوە دەکەم لەگەڵ چەند هەواڵێکی دیکەدا. سڵاوتان لێبێت. ئەمڕۆ ڕۆژێکی خۆش بووە بە شەکلە موچەخۆران، بە تایبەتی خانەنشینان و کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان، چونکە دوای 77 ڕۆژ چاوەڕوانی موچەی مانگی دەی ڕابردوودا بەشکرا. لەوەش خۆشتر بۆ موچەخۆران وەزارەتی دارایی عێراق بڕی زیاتر لە 631 ملیار و 335 ملیۆن دیناری خستە سەر خەزێنەی وەزارەتی دارایی و پێدەچێت لەم نزیکانە موچەی مانگی 11 دابەش بکرێت و ئیتر موچەخۆران بگەشێنەوە و بەم سەرمایە بە گیرفانی بەتاڵ و دڵی سار نەمێننەوە. لەگەڵەوەشدا دابشکردنی موچە ئەمڕۆ بێکێشە و گرفت نەبوو. لە سلێمانی ژمارەیەکی زۆری خانەنشینان لە شەشی بەیانیوە هاتبوونە بەردەم بانکی مەڵکەندی، بەڵام موچیان وەرنەگرت. بەڕێوەبەرایەتی بانکەکە بە هەندێکیان وتووە بایۆمەتریتان نییە و بە هەندێکی دیکەشیان وتبوو UPN-تان نییە. بابەتی موچە خەمی زۆرینەی خەڵکو و موچە خۆرانە و پامنەری 964 لە کەلار ئەمڕۆ لە بەردەم بانکی دابشکردنی موچە وەستا بوو. هەر بینیوێتی خانەنشین و کەسانی بەتەمەن هاتوونەتە دەرەوە و بە دڵخۆشیەوە ڕویان لە شت فرۆشەکانی نزیک بانکەکە کردووە و عەلاگەیان پڕشت کردووە. کاسبکارێکی گوزەرەکە دەڵێت ئەمڕۆ بازارمان سێقات باش بوو. هەرچی لە بانکەکە هاتوۆتە دەرەوە عەلاگەی پڕشت کردووە و بە دڵخۆشیەوە گەڕاوەتەوە ماڵەوە. ژنێکی بەتەمەن کە موچەی خانەنشینی وەرگرت و بە دڵخۆشیەوە خەریکی شتکڕی بوو بە 964 وت سوێندی خواردووە 2 مانگ نەهاتۆتە بازار. دای حاجی ئەوەشی وت ئەمڕۆ منداڵەکانم حەزیان لە چی بێت بۆیان دەکرم و بۆیان دەبەمەوە. ئەو پیاوەی لە گوندی بلەی قەزای خەلیفان 4 ڕۆژە بێ سەر و شوێن بوو ئەمڕۆ دۆزرایەوە شکر دەرچوو ساغ و سەلامەتیشە. پیاوەکە ناوی سۆفی سەلاح و تەمەنی زیاتر لە 50 ساڵە. کەسوکارەکەی و خەڵکی ناوچەکە ماوەی 4 ڕۆژە سەرقاڵی گەڕانن بە دوایدا. ئەمڕۆ لە کاتێکدا کەسوکار و تیمەکانی بەرگری شارستانی خەریکی گەڕان بوون لە پڕ تەلەفۆنێکیان بۆ هاتووە و پیان و تون لە شاخەکانی سنووری ڕواندز دۆزیویانەتەوە و سەلامەتە. کاروان میراودەلی بەڕێوەبەری گشتی بەرگری شارستانی سۆرە بە 964 وت 2 ڕۆژە تیمەکانی بەرگری شارستانی ئاوکاری خێزانی ونبووەکە دەکەن و خۆشبەختانە ئەمڕۆ دۆزرایەوە. وتیشی 40 ئەندامی بەرگری شارستانی لەگەڵ خەڵکەکە خەریکی گەڕان بوون بە دوای سۆفی سەلاحدا. پامێری 964 لە سۆران لەگەڵ خەڵکەکە بەشداری هەڵمەتی دۆزینەوەی مام سۆفیان کرد و ئەو دیمەنانەی گواستەوە کە کەسوکاری زۆر دڵخۆش بوو بە هەواڵی دۆزینەوەی ئەو هاوڵاتیە بە ساغ و سەلامەتی. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ڕۆژی ئاڵا بوو. ئاهەنگ و بۆنەی جۆرا و جۆر لە شار و شارۆچکە و ناوچە جیاوازەکان بەڕێوە چوون. لە هەولێر و لە بەردەم قەڵا ئاڵایەک بە درێژایی 100 مەتر نمایش کرا و ژمارەیەکی زۆری گەنجان و هاوڵاتیان بەشداری ڕەورسمەکە بوو. لە هەڵەبجەش خانی مەقایم قامی شارەکە هەرچەندە جلی کوردی لەبەر نەکرد بوو، بەڵام ئاڵایەکی بە ملیەوە کردبوو. چەند قوتابخانەیەکیشی بەسەر کردەوە کە تازە نۆژەن کراونەتەوە و ئاڵای کوردستانی تیادا بەرز کرایەوە. لە سلێمانی هاوڵاتیان خۆشەویستی خۆیان بۆ ئاڵا دووپات کردەوە. یەکێک لە گەنجەکان بۆ 964 وتی بەدەست من و تۆ نییە، ئەوە ئاڵای کوردستانە و خۆشەویستە. لە خانەقینیش قوتابیان باجلی کوردیەوە لەگەڵ مامۆستاکانیان ئاهەنگی ڕۆژی ئاڵایان گێڕا. مامۆستایەکیش بە 964 وت یارکردنەوەی ڕۆژی ئاڵا بەبایەخەوە ئەنجام دەدەن، چونکە ڕۆحی نیشتیمان پەروەری کوردایەتی لە ناخی منداڵەکانیان دەچەسپێنێت. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە لەسەر لیرەی سووری کە بەزمی ئەوە چەند ڕۆژێکە لە بازاڕەکانی دراوی هەرێمی کوردستان نابڕێتەوە. خەڵکێکی زۆری تووشی زەرەر و زیان کردووە. باسی ئەم ئێوارەیەتان بۆکەم. بازاری دراوی سلێمانی پامنێری 964 چووە بازارەکە لە مامەڵەکارەکانی پرسی ئەرەدۆخی لیرەی سووری ئێستا چۆنە، خەڵک تووشی زەرەر و زیان بووە دابەزیوە. ئێستا ئەوان وا وەڵامیاندایەوە کە بڵێ بەهاکەی بەرامبەر بە دیناری عێراقی لە چاو چەند ڕۆژی ڕابردووە زۆر دابەزیوە. ئەم ئێوارەیە ملیۆنێک لیرەی سووری بەرامبەر بووە بە 240,000 دینار. ئەگەر 2000یش بێ بە 185,000 دینار.
گۆڕیویانەتەوە مە لە کاتێکدایە کە سێ ڕۆژ پێش ێستا نرخەکە تەواو بەهاکەی بەرز بووە بەرامبەر بە دینار گەیشتە 700,000 واتە ملیۆنێک بەرامبەر بوو بە 700,000 دیناری عێراقی ئەوانەی کە لەو کاتەدا مامەڵەیان کردووە و لیرەی سووریان کڕیوە زۆر زەرریان کردووە مامەڵەکارێک لە بازارەکە بۆ فاملیری 1964 ئەوەی ئاشکرا کردووە کە لە چەند ڕۆژی ڕابردووە هەبووە 3 دەفتەر دۆلار بەهۆی ئەو مامەڵە و ئاڵوگۆڕەوە زیانی کردووە هەش بووە 10 دەفتەر دۆلار زیانی کردووە هەش بووە لەو بینەدا دەستی خۆی وەشاندووە و هەندێک قازانجی کردووە بۆیە ئەوان ڕێنمایی خەڵک دەکەن کە لەم بارودۆخەدا بەردەوام بەهای لیرەی سووری بەرامبەر بە دینار بەرز و نزم دەکات خۆیان بپارێزن بۆی تووشی زیان نەبن ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو شاد و کامەران بن